دەستگیرکردن و سزادانی ژمارەیە چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان لەلایەن دادگای هەولێرەوە بە 6 ساڵ زیندانی و بە تۆمەتی نانەوەی پشێوی و تێکدانی یاسایشی کۆمەڵگا و کارکردن بۆ ئەجندای دەرەکی ناڕەزایی و کاردانەوەی جیاواز لەلایەن هاوڵاتیان و چالاکوانی مەدەنی و سەرجەم توێژەکانی کۆمەڵگاوە لیکەوتەوە. لەو چوارچێوەیەدا لە چەند شار و شارچکێکی هەرێمی کوردستان گربوونەوەی ناڕەزایی بەرێوە چوو. لە شاری سلێمانی ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنوسان و چالاکەکانی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەیاننامەی ناڕەزاییان ئاراستەی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان کرد و داوایان کرد کە پێداچونەوە بە سزاکەدا بکرێ و چیدی دەسەڵاتی دادوەری لەژێر هەژمونی سیاسیدا نەبێ. من پێم وابێم کابینەی دژە ئازادی ئەوە دەمێکی شامەموتووە و ئەو لایەنانە تەنها پارتی نییە مەسوولە لەمە، بەڵکو ئەو لایەنانەی تیژ بە مبارەکەی ئەوانەکرێ بە شێوە لە شێوەکان بە چاون و قانون و چاو خەفاندنی ئەوانە بێ، بۆیە هەمویان بەرپرسن، هەمویان هاوازن لەو بڕیارانای کە لە دادگا درادوێنێ و لەوانەی پێشووتریشە کە لەسەر کورتکردنی خۆپیشاندان و ئەو چالەشانەی کە هەبوو قایلکردنین هەم بۆ ئێمە هەم بۆ ڕێکخراوەکانی تر و هەم بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و تەنانەت دەریشەوە، چونکە ئاماژەکان زۆرن کە هەڵوێستی تر ینی هەڵوێستی تر دەرەبڕن ئەو ڕێکخراوانە. دادگاکانمان لە هەرێمی کوردستان بەداخەوە خۆتان نەزانن، ینی لەبەرەوەی هەموو مواسساتی نیشتیمانی ئێمە ئەگەر لە بینی دوو خۆسان نیشتیمانی کاریگەری و لەژێر هەژمونی حیزبەکانانن، حیزبە دەسەڵاتدارەکانن. ئەوەی کە ئێمە چاودێریمان کردووە، ئەوەی کە لە ڕەوتی دادگاییکردنەوەکەوە پێمان گەیشتووە، هیچ بەڵگەیەکی کۆنکرێتی لەسەر هیچ تاوانێک لەسەر ئەم هاوڕێیانەمان بوونی نەبووە، بوونی نییە. ئەوەی کە هەیە تەنها گروپچاتێکە کە لە بینی خۆیانە وەکو ڕۆژنامەنووس زانیاریان گۆڕیوەتەوە. ئەگەر یاسا هەبێ یاسای ڕۆژنامەگەری پێمانەڵێ هیچ کەسێک بۆی نییە لەسەر ئەو زانیاریانەی کە ڕۆژنامەنووسێک کۆیە کاتەوە لەسەر هەر بابەتێک دادگایی بکات یاخود سزای بات. بەڵام ئەمە وڵاتێکە کە بەڕاستی پێمانەڵێ کە دادگا وجودی نییە، ئەوەی کە هەیە ئیرادە و دەسەڵاتی سیاسەتمەدارەکانە تاو. برای یەکێک لە سزادراوانی بادینانیش داوای پێداچونەوە بە کەیسەکەدا دەکات و ڕای دەگەێنێ ئەگەر پێداچونەوە بۆ بڕیارەکە نەکرێت ناچارن لە دادگای فیدراڵی سکالا تۆمار بکەن. ئێمە داوای دووبارە پێداچونەوە دادگای تەمیز ئەەکەین، دادگای تەمیز داواکارین و تکاکارین سەر بەخۆی خۆی یانێ بپارێزێ و بڕیارێکی تەندروست بە کە ئەمانە بێتاوانن و لە حاڵەتی بڵین دووبارە بڕیارێکی ناتەندروست ئێمە هەنا بوو دادگای فیدراڵی عێراق و هەموو نەوەندە جیهانیەکانە بێ. ماوەی چەند ساڵێکە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری زۆرترین قسە و کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە بە جۆرێ چەندین هەوڵی جۆراوجۆر درراوە بۆ ڕەخساندنی پانتایەکی فراوان بۆ ئازادی ڕادەربڕین، بەڵام بە پێچەوانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ لە سایی یاساکانی حکومەتی هەرێمدا ئازادی ڕادەربڕین کەم دەبێتەوە و ڕۆژنامەنووسانیش بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەوانی سزا دەدرێن. ساکار ئەرسەلان، شار-پرێس، سلەیمانی.